ماڵئاوایی لە بەشێک لە نەهامەتیەکانیان دەکەن. بەهرە و خێزانەکەی لە ئەمڕۆوە دەست بە ژیانێکی نوێ دەکەن. ئەم خێزانە چەندین ساڵە بەهۆی دێوەزمەی دابینەکردنی کرێخانووەوە دەناڵێنن، چونکە لە دۆخێکی هەژاری و نەداری و بێکاریدا ژیان بەسەر دەبەن. بەڵام بۆ ئەوان ئەمڕۆ دەستپێک و قۆناغێکی تەواو جیاواز دەبێت، چونکە پاشپیشاندانی ژیانیان لە ڕێگەی بەرنامەی میوانی تۆین لە شارپرێسەوە گروپی کۆمپانیەکانی قەیوان خانوویەکی بە تەواوی پێداویستیەکانەوە بۆ دابین کردوون. یارە وەکو یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان ئێمە وەکو ئەنجومەنی بەڕێوەبردننی گروپی کۆمپانیەکانی قەیوان بڕیاریان ناکە بەشێک لە گرفت و کێشەکانی خێزانێکی کەم دەرامەت لە ئاستۆ بگرن و خانوویەکیان بۆ دابینکردن. ئەم خانووە یەکێکە لە 25 خانووی ترکە لەم ناوچەیە دروست کراوە بۆ کۆمەڵی خەڵکی هەژار و کەم درامەت و پێیان دراوە و هەر لەم مانگایە لە مانگی ڕەمەزانە ئێمە 10,000 خێزانی تر هاوکاریەکەین لە ڕێگەی دابینکردنی بڕێک پێداویستی خۆراکی بۆ مانگی ڕەمەزان و هەروەها بڕێ پارەش. هەموو ئەمانە بەنسبەت ئەو خێزانە بە ڕێزێکی خاوەنددارێتی گروپی کۆمپانیەکانی قەیوانەکەن تەنها و تەنها بۆ ڕەزامەندی خوای گەورەیەوە هیچ ئامانجێکی تر لە پشتیەوە نییە. بەڵام پێمان خۆشە کە بەڕاستی هاوکاریەکان بگا بەدەستی ئەو کەسانی کە مستحقن کە پێویستیان پێێتی نەک خەڵکی تر. ئێمەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان زۆر خۆشحاڵ بوون کە ئەم هاوکاریە ئەم خانووە گەشت بە خێزانێک کە زۆر مستحق بوون، زۆر پێویستیان پێی بوو. ئەمە لەلایەک وە بێ سپاسی دەستگای میدیای شارپرێسیش بکەین کە لە مانگی ڕەمەزانە هەستاون بۆ بەرنمەیە کە سەردانی و خێزانە هەژاراناکەن و یان دۆزنەوە کە مستحقن و لە ڕێ ئەوانی شۆ هاوکاریەکانەگا بە ئەو خێزانانە. ئێمە دڵمان خۆشەکەم خێزانایی تر لەمە دواکرێت چینین لە خانووی خۆیانان. ئێمە توانیمانە خانوویان بۆ دابینکەین کە 160 مەترە زەویەکەی و پێداویستەکانی ناو خانۆکەشمان دابین کردو. ئەم خێزانە نمونەی دایان خێزانی دیکەی هەرێمی کوردستانە کە بەهۆی خراپی دۆخی گوزەرانیان و نەبوونی شوێنی نیشتەجێبوون ناچار بن شان بدەنە بەرکاری سەخت و ئەستەم. بەڵام ئەمڕۆ دەرگایەکی ئومێد و هیوایان بەڕوودا کراوەتەوە. ئیتر خەمی ئەوەیان نابێت مانگانە دەستیان لەسەر دڵیان بێت بۆ دابینکردنی کرێخانۆکەیان. دەستخۆشی زۆر تایبەتیم هەیە بۆ ئێوە، بۆ گروپی کۆمپانیەکانی قەیوان بەڕاستی کە هەستان بە دابینکردنی ئەم خانووە بۆ ئێمە. بەڕاستی خوای گەورە جەزایان باتەوە لە پێشترا زۆر بە ناڕەحەتی و زۆر بە زەحمەت ئەمان توانی کرێ خانۆکەمان بین. سوپاسی خوای گەوراکەین کە ئێستا هەستان بەکردنی ئەم خانووە و دڵی ئێمە و ئەو ماڵ و مناڵیان خۆش کرد. خوای گەورە پاداشتیان باتەوە. شارپرێس با دروشمی میدیایەکی متمانە پێکرا و بەردەوامە لە کارەکانی بۆ گەیاندن و پیشاندانی ڕاستیەکان وەکو خۆی. هاوکات سەکۆیەکە بۆ تەواوی ئەو کەسانەی دەنگیان ناگاتە شوێنی مەبەست. بەڕێوەبەری دەستگاکەش دەڵێت خەمی ژیانی خەڵکی هەژارمان کردووەتە دروشمی کارەکانمان، هاوشێوەی گەیاندنی هەواڵ و ڕاستیەکان وەکو خۆی. لە هەمان کاتدا سوپاسی خێرخوازان و سەرمایەداران دەکات بۆ بەدەمەوە چوونی پرۆژەکەیان. سەرەتا ئێمە لە دەستگای میدیای شارپرێس کاتێکە بیرمان لە پرۆژەیەکی وا کردەوە دەست پێشخەریە بکەین بۆ مانگی ڕەمەزانی ئەم ساڵ ئەو ماڵە هەژارانە بەسەر بکەینەوە کە پێویستیان بە هاوکاریە و خۆمان نەزانین بەبوونی قەیرانی دارایی ئەو زروفێکە لە کوردستان ڕوەدات خەڵکانێکی زۆر هەن کە پێویستیان بەوەیە کە دەستی هاوکاریان بۆ درێژ بکرێ. ئێمەش بیرمان کردەوە لە ڕێگەی یەکێک لە سپۆنسەرەکانمانەوە بە سوپاسەوە بڕە هاوکاریەکمان دیاری کرد بۆەوەی لە ڕێگەی شارپرێسەوە بگاتە ئەو ماڵانە. لەگەڵ ئەوەش پەرلەمانتاران و بەرپرسان ئەو کەسانی کە دەنگی ئەو خەڵکە هەژار و ڕەشوڕوتن کە ئێستا لە نێو پەرلەمان کار دەکەن و لە پۆستە حکومیەکاندان بیرمان کردەوە ئەوان ببینە ئەو ماڵانە لە نزیکەوە گوێ لە خەمەکانیان بگرین. خۆشبەختانە ئەم هەوڵەمان لە هەر لە یەکەم ڕۆژەوە ئەنجامێکی زۆر باشی هەبوو. ئەوەی کە بینیمان سپاس بخوا ئەو ماڵی ئێمە چوینە میوانیان و بووینە میوانی ئەو ماڵە لەگەڵ ئەو پەرلەمانتارە بە ڕێزێکە لەگەڵمان بوو.
خۆشببختانە بۆ شەوەکەی گروپی کۆمپانیەکانی قەوان پەیوەندیان پێوە کردین کە ئامادەی خۆیان دەربڕی بە دابینکردنی یەکەیەکی نیشتەجێبوون کە ئەمڕۆ بەرهەمەکەی ئەبینین پێنجەم ڕۆژی ڕەمەزانە دوای 5 ڕۆژ کارەکە جێبەجێکرا. ئەمە بۆ ئێمە بەڕاستی گەورەترین شانازیە و گەورەترین جێگەی دڵخۆشی و خۆشحاڵیە. ئەمە ئەومان بیرەخاتەوە کە ئێمە بڕیارمانداوە وەکو دەستگای شارپرێس گەیاندنی خەمەکانی هەژاران و نەداران هاوشانی گەیاندنی هەواڵ و ڕاستیەکان بەیەکەوە هاوتەری بگەێنین. ئێمە هەمیشە دەنگی شەقام بووین، هەمیشە دەنگی ئەو خەڵکە بووین کە پێویستی بەوەیە دەنگی بگات بە شوێنی مەبەست. ئێمە جیاواز لە هەموو ململانە سیاسیەکان ویستومانە دەنگی ئەو خەڵکە بین کە خەڵکی تر بە ئاسان دەنگی نابیسێت، لایەنە پەیوەنددارەکان بە ئاسان دەنگی نابیستن. لە پاڵکارە میدیایەکەماندا دەمانەوێت لە مەولاکارێکی مرۆیی و وەک ئەرکێکی سەرشانی خۆمان بەجێ بگەێنین. دەستمان پێکردووە و بە هیوام سەرمایه‌دارانی تریژ وەک کۆمپانیای قەیوان دەست پێشخەری بکەن، هاوکاری ئەو ماڵانەی تر بکەن کە ئێمە لە ڕۆژانی داهاتووی مانگی ڕەمەزاندا سەردانیان دەکەین. شارپرێس لە هەنگاوێکی نوێدا و با درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز بەرنامەی میوانی تۆین پێشکەش دەکات کە هەر ڕۆژە و پەرلەمانتارێک یا بەرپرسێکی باڵای هەرێمی کوردستان دەباتە ماڵە هەژارێک و دۆخی ژیانیان دەخاتە ڕوو لە پێناو ئەوەی کەمێک لە نەهامەتیەکانیان کەم بکاتەوە. هەوراز ئەحمەد، شارپرێس، سلێمانی.